ڕادیۆی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان. والله لە ماڵەوە دڵم تاقی خەریکە لە پیستی خۆم ئێمە دەرەوە نازانم چی بکەم. ئەرە بۆ تەلەفۆنێ بۆ ئەستیغ نەکەم بزانم خەریکی چییە و بە چیەوە مەشغوڵە. ئەلو کاکە سدیق سڵاو لێبێ، تو ئەو خوا سدیق پرسیارێکی لێکم بەڕاستی جواب بەرەوە. ئەوە تۆ خەریکی چیت بە چیەوە مەشغوڵی؟ وەڵی کاکە ئێستا تۆرە زۆر بەقوتە ئەم بەیانێ نەچوومە دەرەوە بۆ ئیش. بۆ خێر؟ وەڵی چی بێ کاکە لە ماڵەوە خزوومەتە سەر ڕادیۆی گەڕیان سڵاوی لێبێ. هەرچی گۆرانی ڕەسەنی کوردی هەیە لە ڕادیۆی گەڕیان پێشکەشەکرێت. ئەو بەڕاستە؟ وەڵی کاکە من لە ماڵەوە خەریکە شێتم. کاکە هەر تەلەڤیزیۆنێکیتەوە هەر ڕادیۆیەکەیتەوە باسی بێموچەیی، نەخۆشی کۆرۆنا، هەواڵی شەڕ، فڵان کوژرا و فیسار کوژرا. کاکەژان واز لەو هەواڵانە بێنە میری ڕادیۆەکەت بخەرە سەر 94.1 ڕادیۆی گەڕیان. ئێ 94.1 ڕادیۆی میلی گەڕیانە؟ دەستەکانە خۆش بێ هەی سڵاو لە تۆ لە ڕادیۆی گەڕیان لە ڕادیۆی گەڕیان. ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد بینەران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان، خۆمان بە خۆشحاڵە زانین ئەم ڕۆژهاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی لە بەرنامەی وتی وتی. هیوادارین ئەو هاوڕێ خۆشەویستانەمان ڕاستەوخۆ لە لایڤی پەیجی ڕادیۆ میلی گەڕیان ئەمڕۆ گەورەمان کەن و لە خزمەتیان نابین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانیان. ئەو بەڕێزانی کاتوانم پەیوەندیمان پێوەکەن بەم ژمارە تەلەفۆنانە ئاسیا 071 471 52 64 کۆڕەکیشمانەیە بە ڤایبەر ئەتوانم پەیوەندیمان پێوەکەن 050 727 85 خۆشەویستان. میوانی ئەمڕۆی بەرنامەکەشمان میوانێکی ئازیز و خۆشەویستە لامان گەورەی کردین ئەمڕۆ یاخوا بەخێر بێ سەر و سەر چاومان ئەویش کاک ئەحمەد ناسراوە بە ئەحەنۆکە. کاک ئەحمەدجان بەخێر بێ سەر و سەر چاومان بەناوی بەڕێوەبەر و ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە بە خێراتنێکی گەرم دەکەین. دەستان خۆش بێ و منیش لە خزمەتانە. قوربانم. کاک ئەحمەدجان خەبەر و باسی ئەو دەڤەرەی لایەوە وەڵڵاهی باشە وەکو تەنا ئەم بەزمە تازە نوێ مەعاشەکە هاتوو نات و ئەم وردەچتانانەیە ئەوە کاتر ئایبیتیان نەگەشتۆتە لایەوە ئاو خۆی پیا کرد بێ مەعاش بەخوا وەکو یەک وایە نەوەڵە سەرەتا نەگشتێک. کاک ئەحمەدجان چیت هەیە بۆ بەرنامەکەمان بەرنامەی وتی وتی؟ وەڵڵاهی قوربان هەر دەستخۆشکەریتان لێکم و سوپاسانەکەم و گوێبیستی بووم زۆر جار بەرنامەکانتان بە قووەتە و جوان و هیوادارم جوانتر و چاکتریش بێت. قوربانی چاوە بم. کاک ئەحمەدجان تۆ لە ناو خەڵکە ئەڵێن کاک ئەحمەد هەر باسی فەقیری خۆیەکا بۆ بەو خوا من بۆیە باسی فەقیری خۆمەکەم و فەقیر ورەی بەرزوێتە نەخوا بۆ ئەوە نیە زەکات و سەرفەترم دێنێ بەخوا من ئەوە نقصانیم دی بەسەر حەزەکەم خەڵکی فەقیر خۆشە ئاوا تۆیش خۆ بۆیتە ئاستی ئەوان. بەڵێ کاک ئەحمەدجان چ بەسەر هاتی شتێ تازە لەلایە؟ وەڵا قوربان ڕۆژێ لە شوێنێک داوتم لە بەرنامەیەکە وتیان لەسەر ئەم باسی ئەم حیزبانە هاتە ناوە لەگەڵ ڕێزما بۆیان وتیان چی هەیە لەسەری ئەمانەوە ئەوەنە قسە ئەکەنە یەکتری وتمەڵا ساڵێ ژن و پیاوێ لە ئاواییە کابوون هەموو شەوێ بۆڵەیان و قاڵەقاڵیان و وەلحاصل جەوی دیەکان تێکدا و ئێوارانێ 4-5 پیاوی ئاوایەکە ئاگاداریان کردو وتیان ئەم جارە ئەم قاڵەقاڵ و هەراو بەزمە بێ بەخوا دەرتانەکەی لە شار ئەو شەوە تا بەیانی ورتان لێوە نەهات وەڵاتر بەیانی خەڵکی مزگەوت وتیان دوای نوێژەچین سوپاسێکیانەکەین و یەکی یەک ڕۆژ داوەتیانەکەین کە تۆزێ ڕۆژ بۆ چوون بۆ ماڵان چیە زانن پیاوەکە کزەوتیانەوە چێوتی وەڵا ژنەکەم مرد بۆ مردوتی وەڵایی مرد ئەخر لێکدا دەرمان خواردێکرد کوشت وتی نە بەخوا ئەخوتیان بۆ مرد پێمە بێرەوتی وەڵڵی هەرچی و جواب نەداوە دڵی تەقی مرد تم ئەمانەیە مێ دڵیانە تەقە جواب یەک نەدەن یاخوا دەست و چاو خۆش کاک ئەحمەدجان. یەک پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵە کاک کێمان لەگەڵ بوو؟ کاک خالی لە باوەنور. کاک خالی جانم کاتۆ باش؟ کاک خالی جان گیان گوێ لە دەنگمانە؟ بەڵێ بەڵێ گوێ لە دەنگتان قوربانێ بم چاوە ماجەکەم کاک خالی جان برای خۆشەویستی چاویەوە ماچەکەم دەستخۆشی لە بەرنامەتانەکەم و لە میوانە بەڕێزیژە کاک ئەحمەد قوربانێ بم بەنای کاک ئەحمەدی شەو ڕێزی تایبەتیمانێ بۆ بەڕێز چاو ماچەم برای خۆشەویستی قوربانێ بم.
خەبەر و باز کاک ئەحمەدجان لەو مەنتیقەی لای ئێوە چییە گوزەرێ خالی وەڵا لەو کا خالیجان وەڵا خۆشە هیچ نییە کاک ئەحمەد ڕەنگە باشتر خەبەری بێ بەڵام ئێستا بەرنامەکە سێرم گفتم کاک ئەحمەد میوانە لای بەڕێستە بەڵێ کورە تۆ بەڕێزی کا خالیگیان قوربانم برای خۆشەویستی کاک ئەحمەد پیاوێکی خۆشەویستی شارەکەمان و بەڕاستی شارەکەمان بە چوار پیای ئاوە جوانە و خۆشترە دوو قازم سندوی مشەوەیە جەنیافت ئەوە داوا دەکەم خەجاڵەتی کردم برای خۆشەویستی کاک ئەحمەدجان تەواو ئەوە بوو بەماڵ بەسەریەوە ئەوەیە جەنیافت کوڕە من لە خزمەتیاوە کوڕە من ئەو چوار خاز بریژی کاشری کوردی بۆ تەرەبڕ بەڕێزی کاک خالی بەڕێزی شارە گشتیار بەڕێز کا خالیجان چ داواکارێکی دێ لە کاک ئەحمەد ئەمڕۆ میوانە لە بەرنامەی وتی برای خۆی وەڵا کاک ئەحمەد وەڵاوتم بدان چی تازە چی هەیە پێشکەشکەوانەکە و بێ و جەماوەڕ و خەڵکەکە هەر هیچ ئەوە نوێتیشی بۆ نیە هیوای سەرکەوتی بۆ خوازم ئەمڕۆی گوشینی ئینشەڵا هەچی پێ بێ لەی دەرەکەین بە سرنج باشە قوربانم هیوای سەرکەوتان بە هەزوم دەستخۆشی لە بەرنامەیشتان دەکەم قوربانە بم چاوەکەم باشە قوربان باز زۆر لە کاتتان نەرم سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو هاوڕێگەرەوەی پشتی کامیرە ئەم لا ئەو لا هەمووی قوربانە بە مەنای ئەویشان ئەوانی شەوەڕێزی تایبەتیمانێ بۆ بەڕێزت برای خۆشەویستی قوربانی چاوم دەیخوا عاجل قوربانی دڵە بم قوربان کاک ئەحمەدجان شتی تازە داوە لێکەن وەڵام شتی تازەیەژێ پیاوتی جەماعەتێ دانیشتون لە مجلیسەکە باسی پیاوێکیانە کرد بەڵێ تی باسی پیاوێکیانە کرد ئەمەنە وەسفی پیاوەکەیان داوە ئەم دیارە قینی و لەو پیاوە بەڵێ نەیزانی کوڕێکی یا لە پاڵیاود لە ناکاکە ئەمەنە گەیوەلوتی بۆن منەوتی ئەحا کورە ڕووی بابی و وەڵا سێرێکا کوڕێکی وا لە پاڵی ئەسەر گۆڕاوتی ڕووی بابی ئەوە ڕۆژە سەیری ئەملانەوە خۆی ناگا قسەکە وەڵای ئەمڕۆ ئێمە سەیری ئەملانەوە خۆمان ناگەین داوا لێ بردنەکەین داوا لە خۆشەویستاناکە نەگەر بیانێ ڕاستەخۆ پەیوەندیکەم بە بەرنامەکەمانەوە بە ژمارە تەلەفۆنی 0 471 52 64 ژمارەی کۆڕێکشمانەیە هەم بە ڤایبەری ژەتوانم پەیوەندیما پێوەکەن 0 750 85 یەک پەیوەندی ترمان لەگەڵایە کاک پەیوەند لە ئەڵمانیەوە کاک پەیوەندجانم کاتەوە باش ئەلۆ قوربان باشیت کاک پەیوەندجان وەڵا پەیوەندیەکەی داخراوە خاڵە دەی سوپاسیەکەین دەستی خۆشوێخ قوربانە بم کاک ئەحمەدجان ئەی سەبارەت بەم مزاهرە و هەراوهوریایە جەنابەت لە منتیقەی لایەوە هیچ خەبەر هەیە لەو بارەیە هیچ بوو کە هاتی تا هاتم هیچم نەبیست دوێکەش هیچ نەبوو بەڵامی تر ئێمە گشتمان یەک نەخۆشینمانەیە من دایما ئەم قساکەم هێژم زۆر جار باسەکەم ئەمە بەس قسەی خۆمە خاصی و خراوێ دوایی بۆ نمونای ئەمە جاری وایە یەک دینمانەیە لەم مزگەوت بۆ مزگەوت ئەی گۆڕێ باسەکەی مەلایە بۆ مەلایە جاری وایە ئەی گۆڕێت یەک مەبدەمانەیە کوردایەتیە لەم مەقەر بۆ مەقەر لەم حیزب بۆ حیزب ئەی گۆڕێ زۆر یەک کەناڵە عەرەبیەکان گشتیان ئەنووسن خەبەر عاجل ئێمە یەکێ نووسێن نەها نوێ هەنووکە ئیستا بە پەلە ڕوویدا گشتێک گۆڕێ دامێژم گشتی گردنی ئازاوێ بەس کێشەکەمانەوە لەوا جاری وایە دکتۆریش قسەکەی گۆڕێ ڕێ بۆ دکتۆری ێژی ڕێزمەیە بۆیان یەژی ئیرامەیە شەکەجە کێم حەبەی داپی وەڵامە بۆ من ئەی قورکەمە سەرما جا برا ئێمە گشتمان یەک نەخۆشینمانەیە بەخوا هەمووی هەرە ئیتر خوای گەورە دەرمانی کات پەیوەندیەکی تەلەفۆنی ترمان لەگەڵایە کاکارزان لە پێنجێنەوە کاکارزانجانم کاتەوە باش قوربان باشیش پر ئەحواڵت باشە باشی قوربان ئەحواڵت باشە وەڵا باشم بە قوربانت بم دەستت ماش دەکەم رادیۆ خۆشەویستەکەت و ڕادەی گەریان و میوانە بەڕێزەکە و کاگەفڕ قوربانت بم لە واچێ موچەت وەرگرتی بێ دیارە بە پێی قسەکانت فول شەحنیت نەبەخوا موچە وەر نەگرتووە زۆر پێ چۆنە پێنجوێن ساردت لە پێنجوێن ئەڵێ لەگەڵ کاک ئەحمەد ئەڵێ لەگەڵ نەوتا چۆنە وەرتانگیر وەڵاهی لەخوا بەزیابێ حەتا بڵێ بێنەوتی ئەی خوای گەورە ڕەحمتا بێ بۆ تەنکەرەکان لای ئێوە دێت دەدوانیان بکەن بەو دیوە وەڵاهی دووکەڵەکەی بۆ ئێمە مامێکیان دووکەڵەکەی بۆ ئێمەیە دووکەڵەکەی بۆ وانە ماڵی حکوومەت بێڵێ لە زیاتی دەوسەکە دووکەڵەکەی بۆ ئێوە بەڵێ ماڵیان ناوە بێ وڵایشێکی باشەکان جانەخوا بەزیابێ هەرە پیاوەتێشی لەگەڵ کردوین زۆرە بەڵێ کاکارزانکیان گیان بە قوربانت بم چی دەیە بۆ بەرنامەکەمان بەرنامەی وتی وەڵاهی دەستخۆشی لە خۆت و ستافە بەڕێزەکەت و لەگران و کارمەندانی ڕادیۆی میلی گەڕیانەکەم بەرنامەیەکی سەرکەوتووە و حالێ لەناو سەهارەوە قسەدان لەگەڵاکەم کوێگری بەرنامەکەتانم
قوربانە بەم ڕێزی تایبەتیمانەیە ئێمەش بۆ ناوی هەمووی ستافی ڕادیۆکەمانەوە چاوت واسانەکەم بەڵام یەک لێم هەیە لە پێشوە نییە ڕادیۆکەتان وەڵڵی پەخشەکەمان ڕاستەکەی ناگاتەوێ بەڵام ئیمکانیتی ئەوێ بەخوا ئەم ڕادیۆی ئێمە ئەگە بڵێم ئەو ستافەی کە لێرە کار دەکەن هەمووی خۆبەخشن بە قوربانت بم ئیشەڵا هاوکاریە بکرێن لە شوێنێک و پەخشەکەی زیاد دەکەین دڵنیا بە دەیگەێنی نە ئەوروپاش ئینشەڵا خوا دەسەڵات بە ئینشاءالله و دەستی مادووبووتانە کوکوسم و سپاس و هەموو لایەک و دەستخۆشی دەکات ڕەحمەتێ لەگەڵ خۆشتان بۆ گێڕێتۆدەن پێمەهاتوو من لە خزمەتام قوربانە بم کا کارزانگیان سپاس بۆ پەیوەندەکە و چاوت لە پێچێنەوە هەتاوەکو سلێمانی تا گەرمیان و تا بەوانوو سپاس دەکات ڕەحمە و قوربانە بم ئێمەش دێرەوە ڕێزی تایبەتیمانەیە بۆ هەموو خەڵکی پێنجێنی خۆشەویست سپاسەکەم من سەلای پێنجوێریەکان و سڵاو و ڕێز پێ بۆ خۆتان و ڕادیۆکەتان چاوی هەمویان ماجەکەین ئێمەش ڕێزی تایبەتیمانەیە قوربانە بم سپاس بۆ پەیوەندیەکەت قوربانی دڵێ بم کاک ئەحمەدیان موچەت هەیە تۆ من بەڵێ بن دیوار یا سەر دیوار وەڵی من 3 ساڵ پێشمەرگەی کۆن و منفۆزی دەرەجە هەش کردمیان لەوە نزمتر نییە 628 وەرر چەندیش لێ دەبڕێ 100 شتێکم لێ بڕێوەڵە جای چییە خۆی من 75 و بڕیم باڵی ئەریزەیەکمدا بڕیم و دوایی شعرێکم نووسی بانیەکردم کردیانە ئەمە نووسام موچەکەم نووسام 75 لەم پارە ئەکا 500 کۆنە حکوومەتەکەم زۆر سەیرەتەڕ نابێ وەکو سۆنا لای خۆی پێشمەرگەی کۆنم شعریش بخە مەجاری لە من و تۆ ئەیدزن ئەیکەنە هی توجاری بەخوا ڕاستەکەی کاک ئەحمەد ئەی خەبەر و باس ئەم شەو من شتێکم بیت دەڵێن وەفدی هەرێم ڕۆشتۆتەوە بەرەوە بەغای نازانم ئاگاداری تۆ بۆ خواجارە بە ئەم نوکتە بێژم ئەو سابشم ئەم شەر ئەو بابەتێژە کابراایەک 100 تەنەکە خەلەی وەشاندوو ئەو سا خەلە لە بڕ ئەدریان لەسەر خواوەکیری بۆ نمونە خەڵکاوت دەرەوێکرێوت با چەند تەنەکەیوت 50 تەنەکەیە حسابی ئەوەیان نەکرد ئەمیش کە 100 تەنەکەی وەشان و کابراایە کاتوو داوی پێوتی و خواوەکیل لە 40 تەنەکەی ئەویش فەقیر و 10 ڕۆژ دەرەوی کرد و خەلار و خۆی نەزانی و وڵاتی کوڕێکی پیاوەکە چوو نانی بۆ بردووتی مامە زۆری ماوتی مامە گیان 10 ڕۆژە بەس درۆی باوکو دەرەوە کرد یعنی تێگەیم بەخوای درێمەش خوا ڕەحم بکە ئامین خوا ڕەحم بە هەموو لای بکە وەڵی من پارچێ شێرم لەسەر ئەوەیە نووسامە کار بەدەسانی هەردوو ئیدارە بکەونە خۆتان میلەت بێزارە بکەونە خۆتان با نەوینە پەن وەکو جادەکەی سلێمانی و دەربەن هەرچی سەیرەکەم حەیامان ئەوە ئەم کەوا بخۆ و بان و دوو هەوا بەخوا عیلاجی نەکەن حاڵەکە ئەو نە فلیمی کابرای چاڵک یاخوان نەون یاخوا نەبن نەخوا پیتە بن کاک بەڵێنمان لەگەڵایە کاک بەڵێنگیانم کاتەوە باش ئەم کاتە باش کاکە سامانجان باشی قوربانگیان ئەحواڵت باشە ئەحواڵم باشە یاخوا باشبی بە ساقەت بم لە کێوە پەیوەندی دەکەی کاک بەڵێنگیان لە کۆیەوە لە کۆی خۆشەویست لێرە و ڕێزی تایبەتیمانەیە بۆ بەڕێست و هەموو دانیشتوانی خەڵکی کۆیە منیش بەڕێزم نێوش قوربانت بم بەڕاستی بە خراتی میوانە بەڕێزەکەت دەکەم قوربانە بم چاوە ماجەکەن لە نای کاک ئەحمەدیشەوە میوانە ڕووخۆشە کرد میوانە قسە خۆشەکەت بە ساقەی دڵە بم سپاس بۆ بەڕێز من لەبەر تۆ قسە ناکەم منە من 20 کە ڕێژم دەستی ماچەکەم چاوی منی سوپاس سوپاس یەکەم سڵاو بۆ کۆیە گشتی بەس حرمەتەن بۆ جەناب بێژم با قسەکەەوە تۆ نەڕۆ لەباتی منیش بێ بەڵەمی شاوەڕێوەکەم بۆی قسەکانی ئەی تاوە من لە خزمەتە ئەی کاک بەڵێنگیان لە خزمەتای دەستان خۆش بێ بەڕاستی ئێوە خێرتان دەگات خۆی گەورە بە سەدەقە بۆتان دەنووسێکەوە زۆر خەندە دەخەن سەر لێی خەڵک قوربانی چاوە بم بە تاکید ئێمە ڕادیۆکەمان سەربەخۆیە سەر بە هیچ لایەن و هیچ حیزبێک نییە ئازادین بە ئارەزی خۆمان ئەوەی لە دەستمان بێت یان دەگرین هەر لە فیشەکی و لە ئاربیجی و لە ڕاجیمە و لە قازیفەی و ئەی چۆن تۆ پرسیار لە هەم میوانە کردووە پرسیار لە کاک ئەحمەدیش بکە بڵێن نەوتت وەرگرت کاکەم دەڵێن نەوتت وەرگرت قوربان نووسامە لە وڵاتەکەی من هەر وەکو ئاوی بەس بەداخەوە دایمە دزراوی ئاڵتونی ڕەش و ئەڵماسی سپی تاکەی ئەو دزن هەروەوە کپی زۆر بەداخەوە بۆ ئەوانەی دزن تەڵێ گیای بینا هەروەکو بزن پەلامار ئەداد وە بێ پرسی شوان بە گەورەی خوا ئەمانەی شەوان لەبیرتان نەچێ ئەی دزانی نەوت لێتان تاڵەکرێت تامەکەی وەک جەوت قەسەم بێ بەخوا لەسەرتان ناچێت لە بەردەم دادگا وەک قاز وە قاچێ ئەبێ بوەستن لە بەردەم حەقا یا ئەوێ قنتان بۆ ڕۆشەقا نە بەخوا وەرم نەگرتێ کاکە نەوت کاکە وەری نەگرتووە بیش
ئەوی چاوەڕێ دەکات ئەم وەفدەی بگەڕێتەوە بەشکی خوایە بەدەستی بەتاڵ نێنەوە هەنێ شلیفی لەگەڵ خۆیان نابێنن کاک بەڵێن کاک هەرێم کاکەیمان لەگەڵا کاگەرێم جانم کاتت باش باشی قوربان ئەحواڵت باشە ممنون زۆر سپاس بە خێراتنی کاک ئەحمەدی خۆشەویست دەکەین قوربانە بم بەنای کاک ئەحمەدی شۆڕێزی تایبەتیمانێ بۆ بەڕێزت چاوت ماش دەکەین کاگەرێم گیان زۆر کاکە لەسەر خەتم بەڵێ فەرمو قوربان بە خێراتنی کاک ئەحمەد دەکەن دەستان خۆش بێ بەڕاستی ئەمڕۆ لەم قەیران و قەیرانی بێمبوچە و ئەم وەزع خەڵک زۆر دڵی ناخۆشە بەڵام ئێوە هەمیشە سپۆنسەری خەندە و خۆشیەکەن بۆ خەڵک دەستان خۆش بێ بە هیوادارین هەر کاک ئەحمەد ئەرەم جارە بەسەری نەکەنەوە چەندایەتر بەسەری بکەنەوە لەبەرەوەی کەسێکە هەمیشە موژدەبەخش و خەندەبەخشە کەسێکی خۆشەویستە هەمیشە لە گوڵی نێو مجلیسەکان و دانیشتنەکانە ڕاستی هەمیشە خەندە و شادیە خاتە دڵی خەڵکەوە من دەستخۆشیتان لێکەم هیوادارم سەرکەوتوو بن قوربانە بم کاگەرێم گیان کاک ئەحمەد ماڵی خۆیەتی ئەم ڕادیۆیە ئەم ڕادیۆی ماڵی هەموو هونەرمەندێکە بە تایبەتی کاک ئەحمەدی خۆشەویست یعنی ئێمە پێویست ناکا پێی بڵین ماڵی خۆیەتی گەورەی هەموو لایەکە ئەوەنە وەسفم مەدەنەوە کاکەرێن بەخواوشەوە لە ماڵەکە داوەتم خاوەن ماڵەکە ئەوەنە وەسفیدامە بوومە ئاوێ من خۆمە زانم تاکوێ پیاوەم ئەو لەویشە ڕەو بوو وەڵایەتن لە کۆتایە باسی ئەم زروفە کریا عەفونکە لە کۆتایە باسی ئەم زروفە هاتە پێشەوە وتم بەخوا من 10 ساڵ لەمە بەرە ئەمزانی وتی بەخوا کەریشەی زەن کاگەرێم گیان قوربانە بم دەستان خۆش بێ قوربان گەورە و کردین سپاس بۆ پەیوەندیەکە و چاو و ماچەکە قوربانە بم هەر لە خۆشیابی کاک ئەحمەد گیان نوکتەیەکی لۆک شتێکی خۆش بەسەر هاتێک وەڵای پەیوەندیەکەی کاک بەڵێن هاتەوە بە کاک بەڵێنی ژوەرگرین کاک بەڵێ گیان ئەم کاتەوە باش کاکە ئەفۆنکە وڵای پەیوەندیەکەتان لای ئێوە داخرایەوە لای ئێمە ئەرێ وەڵڵا وەڵایی لەو کاتەیدا دەڵێن پەیوەندیەکی تر هاتووە ئەوەی تۆی بچڕی وەڵڵاهی نازانم زۆر داوای لێبوردنی دەکەین بە دڵێکی گەورە فراوانەوە لێ ماوەرگرە قوربانت بم بەڕێزم دەستان خۆش بێ من کاک ئەحمەد ئەو شعرەی پێشەر کردم لە فەنەوە حەزم لێوە منیش بێڕە شعرێک پێشەر بکەم خزمەتان فەرموو هەر لە فەنەوە تەمەنی جوابی دەمەوە باڵێ ئەو نووسینی خۆم بەڵێ دەڵێم بەرمیلم هەیە بەس بە بەتاڵی پیکاپ حازرە لەگەڵ حەمباڵی پیکاب و حەمباڵ هیچ جوڵە ناکەن تاوەکو حکومەت لێم نەبێ حاڵی دابەش نەکراوە ڕۆیس بۆ 6 ساڵی موچەش بڕدراوە جیفان بوو خاڵی ئەوەی میلەتی بەم ڕۆژە گەیاند ئۆباڵی میلەت بەسەر و ماڵی لە کۆپلەی دوامش دەڵێم یەک هەتا حەوت میلەت بێ نەوت نابینیت لە خەونی شەوت حکومەت ناداتێ یەک بەرمیل نەوت تۆش کاتی دەنگدان مەی دەرێ سەوت بە چاک و خراپ باسی نەوتکەی حکومەت دەچێشێ بە ناوی دەوت دەست و چاو خۆش دەستە خۆش بێ دەکەم ئەوە پێشکەش کاک ئەحمەد و هەموو بیسەراند قوربانە بم قوربانی دڵێ بم کاک بەڵێن گیان دەست و چاو خۆش بێ سپاس دەکەین قوربانە بم سپاس بۆ پەیوەندیەکە و هیچ نەماوە لە خزمەتا بین سپاس بۆ پەیوەندیەکە و کاکە گیان چاو ماجەکەین کاک بەڵێن گیان ئەو بەڕێزانەی کە داوای ژمارە تەلەفۆنیان کردووە ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەکەن 0 471 52 64 بە ڤایبەری ژەتوانن 0 5 85 لە خزمەتان نابین کاک ئەحمەد گیان سەبارەت بەم مزاهرە و ڕێپێوان و مانگنی خەڵکە کە دەوام ناکات و یەنە سەرجاد و ئەمانە ئەم خەڵک حەقێکی مەشروعی خۆیانە وایە خەڵک حەقی خۆیانە بەڵام تەبعەن ئێمە دایمە ڕێزمانێ بۆ باشەکانیان لە هەموو لایەک باشیان تێ خراپیشان بەتاکید بۆ خۆیانژێ مەسوولێ تەلەفۆنی کرد بۆش نەڕێوتی و نانێ باش خاست کە نیمەڕۆ 2 میوانی خۆشەویست مێ بە یادی جاران و تێنەوە لە ماڵ نانەخۆی نیمەڕۆ هاتۆ چیە زەنە نانی خاست نەکردی
ئەیوتی پێم نەوتی برا ڕۆتی بەو قورآانە داوای لێبردنەکەم ئەمنە درۆ کردێ لە تەلەڤیزیۆناتم لەوانێ شە درۆ چاوەڕوانی ئەوم گەن جارمە نانە بە تاکید خۆمە ئەمانە دنیایان لێ نابڕێ بەڵام کاک ئەحمەدجان ئەم خەڵکە شەقی خۆیەتی بەڕاستی خەڵک زۆر مەغدورە خەڵک بەڕاستی ماقول نیە بە دوو جار موچەیەک وەرگێ بەڕاستی ئەوەی ئەم حکومەتە لەگەڵم خەڵکایکە جێگای ڕەوانی و جێگای قوبڵکردن نییە یعنی چەواشەکردنی خەڵکە خۆڵکردنە چاوی خەڵکە خەڵک حەقێکی مەشروعی خۆیەتی بەڵام ئەو خەڵکە حەقی خۆیەتی بچێتە بەردەم بارەگاکان بچێتە بەردەم پەرلەمان بچێتە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەم شوێنانە بەڵام نەک لە ناو جەرگەی بازارە ئەوە شوێنی کەسابەت و معیشەتی خەڵکە ئێمە لەگەڵ داواکاری خەڵکین بەڵام لەگەڵ ئەویانی کە خەڵک ئیسا کابرا جاری وایە من ئیسا ئەتوانم شایەتی بدەم کە دەوڵەمەنی باشمانەیە خاوەن کۆمپانیا ئەوانن هاوکاری خەڵک زۆرەکەن لە زەکات لە سەرفترە زۆر هاوکاریەکەن وەڵی ئەگەر وەزعێ ڕوودا گوناحە بچی بەری قاپەکەیشان پیسکەی بەری بیناکەی پیسکەی لە ڕاستیا دڵی خەڵک سار نەکردو لە پیاوەتی خۆشە ئەبێ حسابیان بۆ کرێ لە کاتی تەنگانەوە سینۆ سەر ئەو باسۆ بام پەیوەندیە ژۆرگرین کاک پشتیوانجانم کاتەوە باش باشی قوربانجان ئەحواڵت باشە بە ساقە دبم باشی مامە حاجی باشی بە قوربان دەستت ماش دەکەم یاخوا سەلامەت بێ ئەو لەختەیە زۆر خۆشە کات ساوانکارە ئامە حاجی چۆنی چاکی بە قوربانت و مەحواڵت باش بە خێراتنی کاک ئەحمەدی شەکەم بەڕێزی قوربانە بە مەنای کاک ئەحمەدی شەوە ڕێزی تایبەتیمانێ بۆ بەڕێزت نقطەیەکی لە لای من قەت کۆن نابێ ڕێزم هەیە بۆی کە ئەوەی کە ژنەکە پێیوت بوو کاک ئەحمەد من کاتێ ڕێزم هەیە تو کارێک زۆر بیرەکەێتەوە زۆر خۆشە ئەو وەرەوە سەر چاوێژمی زانم چێش ئەسەوەشمان پێشکەشەکات کاک سامان زۆر پرسیاری نەوت زۆر لە خەڵکەکەی نازانم مەڕێی نەوت فرۆشتی زۆر لە قوربانجان ئاخر بیرەنەوتمەیە بیرەنەوت هەبێت هەبێت کاک سامان من پارەکە نەوتم وەرگرتم ساڵ عینەکەی پارەکە ئیسەکەی ئەمساڵ پار وەرم کرد بەس بەخوا خێرم لێ نەبینی هاوین بۆ خۆی لە بەرمی لە تەنکیە بوو تەختەدارێک کەوت و کێشاوی بە بەلوعەکەی ئەوە نەیتیانەمە ئەرە بە قورئان ئەوە خێرم لێ نەبینێت ئەوە ئیسفادە من لە حکومەتە بۆشت چاوەڕێی وەجبەی دوو بکە وەجبەی دووانەوت بەڕێوەیە وەرەی تا وەجبەی هێشتا وەجبەیەک لە ماڵبانی 34 ئیشەڵا بۆ هاوینی وەری دەگرین پەلەمات چییە ئیشەڵا ئیشەڵا خۆشحاڵ بووم کە قوربانە بم کاک پشتیوانجان ڕێزی کا پشتیوانجان بە قوربانە بم کاک ئەحمەدجان ئەوە پێشکەش بە کاک پشتیوان بکە کەوتی کە باسی شعرێکی کرد باسی هەڵبژاردننی کرد ڕۆژێ پیاوێکرد بینە هەر لە خۆ پرتەوە بۆڵێ هاوتمامە حاجەوە چێ کۆراوتی ئەمە لەم دارا برجمێنیدا پێوتم وتی خوا ئاگادارە 5 ڕۆژ بە لە هەڵبژاردنەوتی کوڕەکە تاعینەکەم ئەی قەت بووە ئیساچوون بۆ لاژە کێی جەنابوو کوڕەکە گردنی ئازای بەس نامناسی منیش ئەم شعرم بۆ هاو نووسام لە هەر شوێنێکە دەرچوو دەسەڵات پیرۆز بێ لێیان وە خەروار خەڵات خەڵکی ئەو شوێنە بچن بۆ لای خوا وەکو لە مەوبەر گلەیی نایخوا خوا ئەڵێ پەنجە و بۆ کێ کرد بۆیە هەزار قاتی من دڵسۆزی تۆیە پەنجەی شایەتیش فێری درۆکەی ئەبێت تا مردن هەر باوکە ڕۆکەی یاخوا دەست و چاو خۆشێک کاک ئەحمەدجان قوربانە بم گەورە و کردین ئەچینە لای ئەم ڕێکلامە و نەڕۆن چاوەڕوانمە بنین و خزمەتان با قوربانم ئادەی بڵێ کافتریای عوسمان ئاغا دەی خێرا بێڵێ ئافتریای عوسمان ئاغا وای ئەبێ خدرم بەیتێ بەخوا لەگەڵیە ئەجینە ئاوایی نادەبێ برا بەشتێکی زەخمە بەخوا باشە سینانە خدر و شت کێشە نییە بەس فێڵ لە کەس نەکەیا گینا بە تاورەکەم ئاوارێک پارچە بە باشە بە قوربانە بم دوو ڕەمە بەیتەن بۆ خۆم یەم لێ داریشم چاو و شیری خۆماڵی و شەربەت و ئاوشتانە خۆم و ئیتر باشە بە قوربانە بم من عوسمان ئاغای پاڵەوانی زۆران بازم کافتریای عوسمان ئاغام داناوە شوێنێکی زۆر گەورە و خۆشە ئەتوانن بۆ خۆتان بە ئیسراحەت دانیچن شیری فرێشمانە هەیە قاوە و نیسکافە و چکوڵاتە و لەگەڵ میوە و ئەم شتانە شوێنی بەرنامە و شتی واشمان هەیە قسەی خۆش و هەموو هونەرمەندەکان لێرن خێرا وەرن بۆ ئێرە بە تەورەکەم دەڕێنم دای بە قوربانتان بم کە جوانن کە جوان ئەزانن لەکوێ ئەم کافتریایە
لە سەوڵەکەیە لە خوار تەلاری سالمەوە فەرعەکەی بەرامبەر گردی عەلی ناجی بە قوربانتان بم کە جوانن کە جوانن ترن وەرن بە قوربانتان بم هەمووتان وەرن بۆ کافتریاکەی عوزماناغا لە دەورتاگەڕم ترن چاوەڕێتان دەکەم بە قوربانتان بم ترن رادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵایە بە ئەم پەیوەندی ژۆرگرین کاک ئەحمەدجان ئەمیش هەر کاک ئەحمەدینەوە ئەمە پەیامنێر و رادیۆ میلی گەڕیان بە خۆبەخش کارەکە پەیامنێرێکی هەتا بڵێ دڵسۆزە کاک ئەحمەدجان ئەم کاتت بات بە قوربانت بم سڵاوتان لێ بێ و کاتت باش کاک سامانجان باشق قوربانجان ئەحواڵت باشە قوربانیتەوە بە خێراتنی کاک ئەحمەدی بەڕێز دەکەم بەساقەی دەڵێ بە مەنای کاک ئەحمەدیشەوە ڕێزی تایبەتیمانەیە بۆ بەڕێستەوە هەموو خەڵکی هەولێری خۆشەویستی قوربانی ئێوە تەندروستان چۆنە باسمی قوربانت بم کاک ئەحمەدجان هەستاوی باوکم والله لە بەیانی حوتۆ من لە دوکانم خوا ئەی خوا ڕزق بدە یاخوا خوا ڕزق با بە قوربانت بم ئەی خەبەر و باسی هەولێر هەستانەوە هاتنە سەرجادەی والله کاک سامان ئەگەر لەسەر هەڵبژاردنا تۆزێ قسەی لەسەر بکەم باڵیە بەخوا ینی هەموو شتێک کە بکرێت باشە ینی خراپ نییە بەس نەکردنەکەشی باشترە چونکە ئەگە بینیمان لە حەزەی سوبات و خۆپێچەندانەکانی تر کۆمەڵێک بوونە دەمڕاست و هاتنە سەرجادە و وەکو ئەو نایەوەندان پەرلەمان ناڵم پاخلاوە فرۆشەکە هاتنە سەرجادە و خۆیان کردە دەمڕاست و تا دەر چونکە دەریچون ئێستا ئەوەندەی لایەنگری حکوومەت ئەوەندە لایەنگری خەڵکەکە نییە ینی کۆمەڵێک دەبنە دەمڕاست و قازان جدی باش دەکەن و خەڵکەکە شەر لە شوێنی خۆی بەڵێ آخر خەڵک ئەم جارە ئەوەی بیرچێتەوە وەڵایی ئەو کاتە گەورەترین خەترەکە تێکەی خەڵک ئەمانەی هەموو لەبەر چاو بێبیری نەچێەوە لەوەتەی کورد هەیە لەوەتەی کورد هەیە توای هەڵبژاردنەکانەوە گلەی هەیە تا هەڵبژاردن کە بۆ هەڵبژاردن دەچێتە سەر جادە و شەڕەپەڕۆکەی خۆی دەکاتەوە باڵیە ئارەڵاوە ئیشی کوردە وەڵی کاک ئەحمەدجان بەخوا من ئەوەی ڕاستی بێ لەگە تونگوتی ژیانین بەڵام خەڵک حەقێکی مەشروعی خۆیەتی داوای مافی خۆیکە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی ئازادانە کوڕ و باوکی بیر لێک بکەن و کوڕ و باوکی بۆ نمونە حکوومەت باوکەم میلەتیش کوڕە وا بیر لێکن و ئەگەر کوڕ هەرایە بکە وەکو نازیش وەریگری حکوومەت لی باڵیە ئەگەر باوکی جاری وای مخالف باو ئیسا کوڕ بزانێ باوکی ئێسی داوای سیاری لێکە داوای ژن داوای خانی لێکە بەتاکید وایە دەوەڵای میلەت دەزانێ باوکی ئێسی بۆیە داوای لێکاتر هیوادارم کوڕ و باوکی بیرکەن نەک دوژمنایەت آخر باوک جواب ناداتەوە ئەو باوکە وا خۆی مت کردووە کاک ئەحمەدجان نازانم خۆی چەقاندووە لەو قوڕاناتە وەڵا ئەم بینە کوڕێ باوکی مردوو بچوو بە خەستەخاندی باوکم بۆ مردووتیان جەڵدەی دەماخوتی ئەی باوکم کەی دەماخی بوو نازانم من باوکەی مەوەتر تی باوکم کەی دەماخی بوو وا مردی جەڵدەی دەماخ کاکە گیان بەڵێ ئەم باوکەی جواب ناداتەوە نازانم خەڵک بۆ باوک وای لاتۆ جوابی ئەو لای خۆی ناداتەوە ها کاک ئەحمەدجان والله بڵێن ئینشاڵڵا خوا چاکیکە بەس کاک سامان نزیکی 225 تەلەفۆنم کرد اینجا بۆم وەرگیرە تۆ بەڕێزی قوربانە بەم زۆر داوای لێبوردن دەکەی بەخوا ئیتر ئەوەیە پەیوەندیمان زۆر بۆ دێت ئەبێ چاوەڕێکی بە قوربانت بم یە خۆتی تێڵکێشی تۆش لەشتان ساغ وێ و سەرکەوتە بن ئینشاڵڵا بە قوربانی چاوە بم سڵات بۆ پەیوەندیەکە و ڕێزی تایبەتیمانەیە بۆت عزیزی کاک سامان سڵاو ڕێزمەیە قوربانە بم کاک ئەحمەدجان لەسەر موچە چیت هەیە بۆمان والله یەژێ هەموو ساڵێ بەزمی بووجە وەک فلیمی ئەڵقا معارەزە هەرچی ئەڵێ لای دەسەڵات فڵقەفڵق ئەو هەر ئەیخوا و ئەم هەر ئەڵێ کامیان دەرکەی لەم قوڕاوە ماڵی هەردوو لاتان برمی ئەم فلیمە نەبراوە باڵیە ئەمە ئەوە نوکتەیەکیشمانی بەڵێ نوکتەکەشمان بۆ بکە قوربانی سەرمێژێ کابرایەک چووە بۆ لای مامۆسایەکی ئاینی وتی مامۆسا ئەم کوڕم زۆر لارە دوعایەکی بۆ بکەن لە قسەم دەرەچوێ وە قسەم ناکە خراپە ئەمە ساوەس ئەوتی ناوی چێوتی ئادەم تی کاکە ئادەم لە قسەی خوا دەرچوو بە قسەی من و تووەگە بەخوا دوعای بۆ ناکەن برا ئەمانە بەخوا قسەی کەس ناکەن ئەی لەسەر پەرلەمان کاک ئەحمەدجان چیت وەڵا لەسەر پەرلەمان کاتێ سوێنی یاساییان خوارد باڵیە نووسان برا ڕۆ سوێنی ناحەق ئەخورێ لە پەرلەمانە قورئانێ وا لە ئەوێ ئای چەندێ دەستیان پیانە ئەترسم قورئان نەوێ بەرگێ سەوزی پێوەوێ کاتێ لە خوایش نەترسیان بە هەر دەستیان پێوەوێ نە کارەبای هاپێوە نە ئەمپێر و نە پاتری قورئانەکەی پەرلەمان حەقە لەو شوێنە داگری تا میلەت ئاوا گێل بێ و باوەڕ بکا بەو سوێنە هێمە هەروالی نێرا و ئەوان جوان نەو شوێن
یەخوا بەخێر بێتەوە قوربانە بم یاخوا سەڵامەت کاگونەرمان لەگەڵە لە دووس خورمات و کاگە نوەرگیان ئەم کاکتت باش بە قوربانت بم باشی کاکە باشن باشی کاگونەرگیان ئەحواڵت باشە دەستخۆشی دە بەرنامە جوان ئەگە دەکەین قوربانی چاوت بم دەستت ماچ دەکەم سەلامەتی بەخێراتنی کاک ئەحمەدی خۆشەویستیش دەکەین منیش دەستی باوکو ماچەکەم قوربانە بە مەنای ئەی شۆڕێزی تایبەتیمانێ بۆت لە دووس خورمات و تاکو سلێمانی چاوی کاک ئەحمەد ماچەکەین ئێمەش لێرەوە لە سلێمانی و هەتا دووس خورمات و ڕێزی تایبەتیمانێ بۆ هەمووی دووسایدی ئەمە دەڕۆین چاوت ماچەکەم کاک ئەحمەد پێوێکی خۆشەویستە لە لای ئێمە پێوێکی گەورە و قەدر گرانە یاخوا هەر تەمەند درێژ و سەرکەوتوو بێت یاخوا هیوای سەرکەوتنی بۆ خوازین کاک ئەحمەد لە گەرمیانە کەسایەتیکی بەناوبانگ یاخوا هەر بۆ کەسایەتی و بۆ بەناوبانگە بمێنێت ئێمە شەر هەموو کاتێک متابعەی ڕادیۆ جوانەکەی ئێوە دەکەین ئێوەش بەڕێزن بەساقەی چاوە بم سپاس دەکەین بە ناوی هەموو ستافە جوانەکەی ڕادیۆ میلی گەڕیانەوە ڕێزی تایبەتیمانێ بۆ بەڕێزیش ڕێز و سڵاومانی بۆ کاک ئەحمەد چاوی ماچەکەین تۆ بە ڕێزی برای منی سپاستان ئەەکەم دەستخۆشی لە بەرنامە جوانەکەتان ئەەکەم دووبارە سپاس بۆ پەیوەندیەکە و ڕێزی تایبەتی دەیە هەر لە خۆشییادی چاوەکەم خواتان ئەی کاک ئەحمەدیان کۆبوونەوەکەی پەرلەمانچی بەسەر هات وتیان بەحساب چوارشەمە دادەنیشن ئەبێ وابێ ئەترسم هەر دەستکەنەوە بە تەبلیانەکەی قوربان ساڵێک ئەو سەگی ئەجنەبی باوی بووە تازە سەی خارجیان بۆناوە برادرێ مەسئول یەکێ لە مەسئولانە لە خارج هاتووە سەگێکی یاودوو جەماعەتێ لای ئێمە چوون بۆ لای بۆ بە خێراتن چیە زانن زۆر حەزەکە باسی سەگەکە بکە ئیتر ساتێ ناسەیە وڵاتی لێکیان عاقڵ و چووە سەر خەتی ئەو وتی ئەم سەگە چی ئەدەیدەوتی ئاوا گۆشتی وایە دەمێ و شوێنەکەی چۆنم سەیری کرد ئەم سەگە حاڵی زۆر خۆشە دوایی وتی ئەچینتی ئیشێکتانە وتی بەرە وەڵا بۆ مەسەلەی ئەو سەگادیوتی سەیکی براڕوو تی وەڵا هاتی نایژین وەکو سەگە بەس تو خوا نیوەی ئەو سەگە ئاگا لە ئێمەش جا وەڵا نیوەی سەگەکەی خۆیان ئاگان لە میلەت یەکێتە ڕوو نادات بەخوا بەتاکید وەڵا ئەم جارەی پێشوتیان ئەمەیان تەپڵ دێردا خەریب و گۆرانی بێشێکی تابێ هەستێتە سەر پێ سێگایەکی پیاکات ئەی کاکە هەموو هەروایەکە گرم کاک ئەحمەدیان سەبارەت بە داستۆن و ستاوتەکە شتێکمان لەو بارەوە بیستووە چییە وەڵا ئەوە داستۆنەکە سندم لە کابرایەک لە دەوروبەری لای خۆمان وتی چرای منی خامۆش کرد چرای خۆتی داگیرستار من تێ نەگەیم وتم دەست خۆشە کوڕەوتی گێ لە دەست ڕەفیقەکەمتی گێ لە دەست خۆشەوەی ئەوە یعنی من شەو تابیانی وە چرایەکۆ لە ژێریەوە من کوژارمەتوێت تۆ داگیرسێتی ستاوتەکەیش میوانێکمانە ستاوتەکە وتیان نگورە سلفە وڵایی نگورە پاڵیشنەوە خوا ئاگادارە هەموو ڕۆژە لە ملەی سەی مەحمووە کەوتە ئیشەمەنە ناڕەحەت و وەڵی تر منیش دوای ماوەی فرۆشتم میوانێکمانە 75 شەو دانیش پارەکەمان خوارد و لێدا ڕۆیشت ئیتر ئەم شیعرەم نووسان وساب ستاوت یەکم لە کەلار کڕی نان و دوای ماڵ و مناڵمی بڕی نوگرە سلف بوو 2 مانگ پاڵمدا لە ناو سەتلیتە و قڕ و چاڵمدا هەر لە دەرقاچە هەتا بەند و خوێن قڕ پێ هەڵپرژیا وەک قەسا و خوێن باش و دایرەی کارەبا کڕی ئەگینا حیا و شەرم بەفڕی قوربانەمەم یەک پەیوەندی تەلەفۆنی ترمان لەگەڵایە کاگرێبین لە ئەڵمانیەوە کاگرێبی جانم کاتت باش بە قوربانە دەبم کاگرێبین باشم زین کاگرێبین تۆزە لە ئەڵمانیاوەیە دەڵێن ئێستا وەری دەگرینەوە پەیوەندیەکەی چرا بوو ئەم کاتەی ئێوەش باش و بە خێراتنی باران بەگەکەی گەرمیانەکەین زۆر خۆشحاڵ بووم کە پەیوەندیەکەم وەرگیرایەوە قوربانی تۆ بم کاگرێبین گیان بە ناوی کاک ئەحمەدی شەوە ڕێزی تایبەتیمانێ بۆ چاو ماجەکەی سپاس یەکەم زۆر دڵخۆشین بە قسە خۆشەکانتان زۆر دڵخۆشین بە قسە خۆشەکانی کاک عومەر هیوادارم ئەم قسانێ هەمووی بنووسێتەوە و زۆر ڕۆژ لەگەڵ برادەرانە بۆ خۆشی یەکتریە گێڕینەوە من دەستان ماچەکەم من یەک داوام لێ هەیە ئەو نوکتەی هونەرمەندەکەمان بۆ بگێڕێتەوە ئەوەی هونەرمەندەکە کە گۆرانیەکەی ئەوەی شعرەکەی نالی بوو نازان مەولەی بوو وەرە بەسەر چاو دەڵێ بەسەر چاو وەڵا بە قسە دەکەم وەڵا قوربانی سەرمەوە گۆرانی بێژێکیان داوت کردو لە تەلەڤیزیۆنێکی ناوخۆیە دیارە گۆرانی بێژەکە تۆزیە فەقیروە پێشکەشکاری بەرنامەکە حەزی کردو هاوکاری بکات بەرنامەکەی بۆ جوان کاوتی و بەڕێزگیان کاتێ بەرنامەکە دەستی پێگرن ڕاستەوخۆ ئەو کاتە دێڕێ شعرێ بۆ ئەخوێنمە مەپەشۆکێ تۆزیە بدە ئەم لای سەرتا و بێژەی مامۆسایە منە
ئیتر لەبەری کرد و دووسێک ڕێ پێی و توتی باش ئێجا وتی بەرنامە ڕاستەوە خۆ دەستی پێ و منشتم بەڕێز دێڕێ شعر بۆ خوێنمە بزان ئازانی کێوتی مەی خوێنەی مامۆسایی منە زۆر سپاس تاقەم سڵاو ڕێزمێ بۆ هەمووتان کاگرەبینجان قوربانی چاوە بم زۆر خۆشحاڵ بم دەستان خۆش دەبرا قوربانە بم هیچ ماوە لە خزمەتاوین سپاس بۆ پەیوەندیەکەی کاگرەبین لە ئەڵمانیاوە چای ماجەکەین کاک ئەحمەدیان معاناتی ئەمڕۆی خەڵک بڕوا بکە خەڵک گەشتۆتە تینی گەشتۆتە سەلوتی وەزعی خەڵک زۆر ناخۆشە کاک ئەحمەدیان چ بکەین قڕم بە ملی نەکرابێ خەڵک دێتە سەر جادی وەڵڵاهی ناحەقیشیان نییە و ئەم حیزبانەش و حکوومەت و پەرلەمان گویان دێ خەواندووە وەڵڵاهی برا من لە هەڵبژاردنێکە شعرێکم نووسامە مادام ئازادە دەنگ بدەی وەکێ ئەم وەسیەتەی من توخوا بگرە گوێ هەرکێت هەڵبژارد بۆ داشایەتی ئەبێ ڕازی بیوە نیهایەتی چی تاوان بکە شەریکی لای خوا درۆودە لە سەو نەمزانی نایخوا ئێکاگە لە کاتی هەڵبژاردن هەر جارەیەکیان بگۆڕم بزادی ناچی پێێتی خۆناژین شاروە دەریان گەن کاکە ڕێز و حرمەتمانەیە بۆ هەوڵ و ماندوو بوونیان بەڵام کاکە هەر جارێکیان بەرزێکیان نزم بزان گۆڕانگەری چ ڕۆدا بەتاکید بەخوا و خەڵکە کاک ئەحمەدیان زۆر بێزارە ئێمەش بۆیە ئەمانەیە بەم قسە خۆشانە هیچ نەبێ تۆزێ لە خەمەکانیان بە گەورەی خوا شایەت مەیە دەوری دەشە و لەمەوە بەر پیاوێک سێ مناڵیشیە هاتێ بۆلام کا ئەحمەد بزان $1 لای بەرادەرێ بۆ پێیان ناکە $1 تەلەفۆن گر بۆ کاک شێختەها لە سلێمانی پیاوێکی بەرزم کاک شێختەها کوڕەوتیەوە $2 ئەحمەد دۆلارە چییە خوا ئەزانێ شانسەکەی ئەمەە سەقەت و بۆی نەچوتم بۆ ناچوتی وەڵی سازانم ئەوەنە لە زووە کارتی تێنەخریان بارێکشم داخریە ینی کار بگێتە ئەوەی خەڵک تەنەزول کا بۆ $2 وەڵی وڵات وا ناڕۆڕێ و ڕێزمێ موبایلەکەی داخراوە چەند وەختە لەوانێ فەقیرە پاری بەخوا لەوانەیە مانیەکە وەتەمای یەکێک گۆ پێ بێژە بۆ $2 لە ڕووی ناتی ئاخر شتێک کەوتە بیرم لەمایەجێ شەوێ کابرای گیریا لای ئاوایەکە وتیانە تۆ دزی وتی و دز نیم بەخوا وتیان وەم یەکی شەوە دزی دوێشەو قەلێ نەما پێشەو کاوڕێ نەماوە ئیمشەویش تۆ گیریایی دزی وتی و دزنی وتی و بیرن بردیانە سەماڵی پیاوە جەنابەتی وت ئادەی قورئانی دەن قورئان نەبووە لە ئاوایەکە لە پێنانن هەوڵدە دانیاوتیان ئادەبی قورئان ێژێ نانەکەی نیا دەمی و گڵاسی ئاوی کرد لە شوێنی وتیانەوە چێگەوتی وەڵا قورئان وا خۆی نێمە وتی وەڵا قورئان وا خۆی هیچ یان نانەکەی نیا دەمی قومی ئاوی کرد لە شوێنی بەس بەخوا برا ئیمڕۆژ ڕێزمێ قورئان وا ئاخوری ئەفو کاک جەزا داواکاریی کاک ئەحمەد جەمزان دەڵێت چی کاک جەزا کاک جەزاگیان ئەی ئەوەی مانگاکە چیە دەڵێن سەری چۆ بەناو گۆزەکەیدا کاک ئەوە بەڵێ یەژێ مانگایەک سەری چووە ناو گۆزەی دراوسەیەکیانە مانگای ماڵیە سەری چووە ناو گۆزەی دراوسەیەکیانە هەرچیان کرد و نەیزانی و چۆن دەریکن گۆزەکەیشت بۆ تحفیات بۆ جوانی دانریا و وتیان با بچین بۆ لای دەمچەرمووی ئاوایی چون بۆ لای دەمچەرم و ئەوشتی وەمە چوتی وەڵا ئەم کێشەمانەیە مەر تۆ حەلیکەوتی و کاکە گۆزەکە گرانە یا مانگەکەوتی وەڵی گۆزەکە پارەی 6 مانگاکە دەوتی مانگەکەم بۆ سەر بڕ وادام سەری دەرنایە با گۆزەکە نەژێ مانگیان سەر بڕی ئەوتیان قوربان خواهر دەرنایەوتی ئێستا گۆزەکەم بۆ بشکێن ێجێ گۆزەکان شکان لە بەردڵی ئەو دوایی تۆزێ بێتاقەت بوو کابرای دەمچەرم و وتیان بۆ بێتاقەتی 1000 مانگا و گۆزە بێتە قوربانی خۆندەرەکانی گوێشی مەدرەوتی بۆ بێتاقەت نیم بۆ بێتاقەتم بەیانی من ببرم کێ ڕێتان بۆ دانی ئیسا ئەمانەی ئێمە ئەترسم وا بزانم دوای ئەوانەمەوە ناقڵمانی بژین ئێمە وەک کابرا مالیاتێجە ژنی هەموو شەوی ئاوێ نێوابان وتیان چیەوتی بوو بوونەوەیکەی نەهەویر ئێمەش قوڕکەینە سەرمانە گیرما کردە کاکە ئەی کاک ئەحمەدیان وەکو ئەوی دووشێتەکە وەڵا ئەوە دوو شێتەیە لەکە لە ڕێزمێ وشەی شێتەوە کاتێرن شێت لای من یعنی بەڕێز و یەکێکیان ئەمان قەستم ئەو نوکتە ئەوانە زۆر جار بۆ پینەی ئەم دەسەڵاتەی خۆمان وە کاتێرم یەکێکیان شەواڵەکەی داکردووە ناو گەڕەکەی خۆیانە ئێتی وتیانە براگە وتیان ئەنوەرگیان بگەیە براگە شەواڵەکەی داکردە پێ ئەزلێ وەڵا ئەنوەر ڕای کرد گرتی شەواڵەکەی خۆی کردە پێ ئەو خۆی وە ڕووتی گەڕیاو ئەمە ئەلەساسی ئیشەکەی پینە کردی ئەمە پینە نیە ئەمانەگەن هەروە ئەنوەر و نەوزەرێکن بەخوا بەخوا کاک ئەحمەدیان ژیان ئاوا ناڕوا بەخوا بەذاتی خوا ئەم خەڵکە زۆر بێزارە کاک ئەحمەدیان نایەجە کابرایە وتی نامەیەکم نارد بووە گەمژەترین کەس لەسەر عەرزە زۆر ئۆفشەوتی وتیانە گەیە دەستی وتی نەوەڵا عینوانەکەم لەسەری نەنووسیوە و دێنە بۆ خۆم
وەرە وەڵا ئەم هەرێمەی بەی بە چوار کەسی زیرەک و عاقڵ و زانا بڕواکە بەڕێوەیە بەخوا ژەمە فایقەشیەتمانەیە لە کەلارماوەی جارێ قسەی خۆشەکە تازەترین قسەی فایق ئەم بەینە بێجە چی باشە کا ئەحمەد سێ تاقم بوونە سە کێشە بۆ وڵاتە وتم کێوت مەلای کۆن سایقی کۆن پێشمەرگەی کۆن طبعا ڕێز و حرمەتم هەیە بۆ هەمویان بەڵام ئەکوتر فایق والێکی داوزە قسەی فایق قوتەوە کاک ئەحمەدجان ئەی لەسەر حکومەت چیت هەیە وەڵاهی قوربان لەسەر حکومەت زۆرمانەیە بەڵام ئیتر هیوادارم ئەوانیش بچنەوە خۆیان آخر ئێمەش بۆیە واکەین بۆی بچنەوە بە خۆیان ئێمە بەرنامەکەمان وتیە کاک ئەحمەدجان دەزانم دەمەوێت حەچی پێ هەڵیڕژ بەخوا قوربان نووسامە بگەڕێینەوە سەردەمی ئادەم دووبارە بێینەوە ناوینە بنیادم بووینە سینەمای دوژمن و دۆسمان کەس وا نازانێت کەوتووە کۆسمان هەر بەردێ نەزان بیخاتە ناو گۆم بەخوا زیادەیە بڵێ شانسی خۆم هەتا نەگۆڕێ ئەم ئەقڵ و هۆشە دەنگی دەهۆڵە و هەر لە دوور خۆش من لە خزمەتە ئەمەی شێعرێترە ێژێ هەتا کەی بژیم وەم چەکوپینە ڕۆژێ ئاو نەوێ ڕۆژێ مەسینە زووسان نەود نەوێ هاوین کارەبا لە دەشتا ڕوود بم لە حمام ئابا سرم ئێشەکا و ئەوەسن قاچم دڵیشم نایە لێرانە لاچم بووەسە وڵاتی واسیتە و سیرە گەنجەکانیشمانێ لەژی پیرە ئەیوەی عەلادینەکە چێ کاک ئەحمەدجان ئەوەی عەلادینەکە باڵیە وەڵاوە لە گردەن و ساڵی 91 تەگی پیاوێکە ئیسا ماوە لە باونر کا حوسێنی ناوە عەلادینێکمان گۆڕیوە هەردووکمان زۆر وەسفمان کرد تا گۆڕیمان دوایوتم کا حوسێن تو خوا لەسەر چی لە ناودا پێم بێژە با لەسەر چی لە ناومدا پێ و بێژم پێکەریوتی کۆرە دەیاڵاوتم مینەکەی تۆ چێوتی نەکەی من غازەکەوتم ئۆخەی وا سۆبەی خۆم دەستکەوتی بۆ برارەوە غاز لە سۆبە خراوترێتم ئەرە وەڵا ئەمە من گەرەگە شقارتێکی بێ بۆ چایە چونکە ئارتەدا ئەو کوژاوە ئارتەدا ئەو کوژاوتم مەڵا بەلا سۆبەکەی تۆ زۆر چاکەوە غاز ڕازی ئیساقنی سۆبەکەی دانیاجە ڕۆژە لە ڕۆژە نەبینێم سۆبە پارە بکە ئەی کاک ئەحمەدەوەی نیشانەشکێنەکە ئاڵن خەڵک شدەڵەیە بە عاسمانە و نیشانەشکێنی لێگرن ئەوە هین بوو قوربان نیشانەشکێنەکە ئەوە پیاوێکە لای ئێمە دەستی زۆر ڕاستە وایە سی بەرتکەرە ئاسمان وەسی فیشەکەی خاتە خۆڕ کاک جاسم محەممەدی ناوە پیاوێکە چوومە سەمانە پیاوە بەڕێزە بەڵام شتێترێ لەسەر ڕاوچی ئێژێت پیاوەتی کا ئەحمەد سێ و چوار پیاوچوون بۆ ڕاو وتی من غازات یاوە سکما دوو لە ڕووی جەنابتان وشە گویا پێ تی غازات یاوە سکما وتم کوڕە ئیسا قەنە فیشەی قەناسەکە تەقرم و لە کاتێ وشتا دەستی لێ بەردەم پەنکوێرێکم تی خوا ئەگاردارەت پەنجەم یا قەناسە قەناز نەتەقی ئەو زرمەکە حەیام چوو بۆ ئەو دەقە فیشەکە کوێرەی کرد وڵی کاک ئەحمەدجان شتمان زۆرە و ئێمە بەرنامەکە تایبەتە بە خۆت و خۆت ئازادی چ دەڵێ بڵێ وەڵا قوربانی سەروم ئەم شعرە نووسامە تف لە دیموکراسی ئەگەر بەم شێوە بکرێ پیادە فەرقی ئەرز و ئاسمان هەبێ لە بەینی من و قیادە تف لە دیموکراسی ئەگەر وەک ئەمانەی لای ئێمەوێ خۆی لە قەسری دەقاتایە و فەقیر لە ژێری خێمەوێ تف لە دیموکراسی ئەگەر دیکتاتۆر هەڵی سوڕێنێ میلەتیش نۆشی گیانی بێت دەبڕۆ هەڵی قوڕێنی یخوا بەخێر بێتەوە یەک پەیوەندی تەلەفۆنیمان ئەوە وەرگرین کاک مەحموود لە ئوسترالیاوە کاک مەحموود گیانم کاتت باش کاک مەحموود گیان گوێ لە دەنگمانە بەڵێ ئەم کاتەوە باش قوربان گیان ئەم کەتەیەوە باش کات سامان باشی بە قوربانت بە مەحواڵت باشە بەڕێزی چاوەکانمان کەم حاڵە خۆتانە پرسم مەساقی چاوت بەم ڕێزی تایبەتیمانێ بۆ بەڕێزت بەڵێ بەڵێ چای من کاک سامان مەساقی دڵت بم دەستان خۆت بێت چی دێ بۆ بەرنامەکەمان کاک مەحموود گیان وەڵای کاکە سەمان دەست خۆشی دە جەناب تو لە کاک ئەحمەد دەکەم زۆر زۆر پێم کاک ئەحمەد بوو قوربانی دڵە بم صدفة كلمة واليوم أم راديو كم قبل راديو بس سنة اللي ما كنت بله لا يمش شو ولا تقريبا ساعة ياضي شو هسه بالي دست كانت أقول له صلاة ورزبو كاك أحمد وبو جنابت وكاك أحمد نكتة خوش تكلم مبلي والله بس أو تشاوم لخدمة داين كاك محمود جان لا يما 24 ساعة شوا أزاني بو كاك محمود جان الله لا يما 24 ساعة شوا ولا بروي كهربانية والله والله كان سامان جان
والله كاشتر من ماوي زورتهم نبيني براسي لو كاتك اواني حلقاني لغل عرفانا لو كاتوتهم نبيني وكم زاد دين جاي بالي لا خدمتك ويسدم ناسيوا اي شلون والله ما خذ بدركتنا تكمو قرباني تشاو بمكاك محمود جان تشاو كم والله هنا كاشتر من بقاي زور اواني تسطل سنت الى كبو امر لا يفهم بيني وتم والله هنا وبقادن كاشتر كان احمد بقاو هر دني ديارو كره بريزي قرباني ضلبم تشاوكم كان احمد صلاة ورزقه همتان كان احمد بو منطقي قرميان هموي من خوب خلق الكوكم باصل بس هو تقريبا بو بيصالك اليراجم قرباني ريزمان ابو همو خلقي قرمياني اي كاك محمود جان شي ده لسر او كساني كوحده ينو وحده كان نشان نابا نسات اواني والله كاكسا مع البخاي بخواي الدنيا وراوة لا تطلع هنساي خلق وايا إما صار لنا حكمت من سوينا بس بخواي لا تطلع هنساي خلق وايا بالي خلق زور بيه وعد بو زور وعدينيا هيك راستينيا باور كان سمن بخواي باور كم من يرس وايا لا يوجوايا أجنبي كان نبي أواني خمان كل عرب وأواني همي وايا لما يبرباش تجي وعد بو بجرم السريع جوجرا کابراایەک چوو بۆ ماڵێ قەرزی وەلایەوە و کوڕەکەی لە ماڵوتی کوا باوکوتی وەڵام نییە لە ماڵاوتی بێژە ئەو پارە بێرەوە بۆ خاتری خوا وەڵڵایی لە پشتی وعدەکەی ئەو قەرزم کردگە ئەویشتی و کاکە بچۆرە هەر کاتێ هەرچی خڕوبەردی گوێچەم و سیروانە بووە پارە باوکم پارەکەی تۆ داتوە وەڵام پیاو لێدا ڕۆیەوە ئێوارە باوکی هاتۆوتی دەنگ و باس وتی وەڵام مامە فڵانکە سا بۆ قەرزەکە وتی چی پێوت وتی وەڵای وتم بچۆرە هەر کاتێ هەرچی خڕوبەردی گوێچەم و سیروانە بێتە پارە ئەوسا باوکم ئەداتەوەتی بۆ وعدیدا ماڵی بڕمێ وەونەوە ئەژنەوە دڵ کاک محمود جان لە خزمەتین بە قوربانە بم چاوەکەم نوکتەیتان بۆ بڵێم منیش ئەگەر بینە پێتان خۆشەیە لە خزمەتین فەرموو چاوەکەم کاک ئەحمەد تەواو گوێم لێ لە خزمەتە کاک سامانەوە نوکتەنی جاران زوو بخوال لە هەشتاکان تقریبا لە هەشتاکان بوو بەڵێ گوێم لێتە گوێت لێمە کینێکە بوو لە بین خانوەکان کەلاوەیەکە وەک کەلاوە بوو خەڵکی دانیشتن مەجموعەیە گەنجومەنجەیە یاری وشیدا نەکرد یاری وەرەقە و قمارۆشتانیان نەکرد بەڵێ کابرایە لەو لاوەڕەت بوو حاجیە بوو هات پرسی وتەرێ ماڵ عەبەکتەر لەکوێیە وەڵا کوڕێکی لە کوڕەکان وتی وەرە کاکە وەرە لەگەڵ من وەرە مثل حاجەکەی برد و ڕۆیشتن مەسافەی ڕۆیشتن لەگەڵی ڕۆیشت تقریبا 20 دقەیە بە پێ ڕۆیشتن وتی ها ئەوە ماڵ عەبەکتەر ئەو ماڵەکەی وتی بەس عەبەکتەر لە ماڵی ئەنسێکی وتە لەگەڵ لە کەلاوەکەی یاریەکرد وەرەقەی یاریەکرد دەست و چاو خۆش بێ کاک محمود جان بەڕێزی کاک محمود جان چاوەکەم دەستان خۆ بێ زۆر سپاس زۆر سڵاو ڕێزمانێ بۆ بەڕێز سپاس بۆ پەیوەندیەکە و لە خزمەتان چاوی ئەمەی زۆر سپاسانەکەم بەڕێز دڵێکم چاوی ئەمەی شاد قوربانێ بم ئەی کاک ئەحمەد جان تۆ چیت هەیە لەسەر ئەوانەی کە وعد نابەنە سەر و بێ وعد من پیاوێک ڕێزمەیە بۆی خۆی عاجز ناوێت چونکە وتی ئازادی بیگەڕێتەوە بەس ناویناوم وعدی جووتیە قۆندەرەیدا ماوەیە زۆری پێچوونیاوە ئەی قۆندەرەی من منەردا 1500 من گرانەکەی 1500 ئیتر ئەویش وەزعی زۆر باش وەڵا شەوێک گەرەک و شعرێ لەسەری بنووسم دێڕێکم نووسا و میوانمان ئیتر دەفتەرەکانم لابر بەیانی هاتوو بۆ ماڵمان کوڕە بچکەلەکەم دەفتەرەکانی داوە پێی و منیش چوومە کردم پیاوتی بەخوا شتێکی منیاتی ئەنەت و ئەوە بێ احترامان ناکەدەوە دەفتەرەوتم ئەرەوڵەتی چی نووسا برارڕۆ تومەڵا ڕاستی نووسامە ئەگەر وعدەکەت نەهێنیتە جێ تاجێیان خۆ دەکەمە پێی ئەوتی ئەحمەمە کەی دێڕەباو کرد وەڵی تەواو کردەوە نوقسانی یەک پەیوەندی تەلەفۆنی ترمان لەگەڵایە باوکی محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش باوکی محەممەد ئەم کات ئێوەی بەشی بەرنامەکەتان لێکەم باشی بە قوربانە بە مەحواڵت باشە خوازیەوەی کاک سامانگیان دەستخۆشی لێکەم و بە خێراتی میوانەکەیش خەڵەحمەکەم گۆرە دەستیمانێ بم بەناوی کاک ئەحمەدی شەوڕێسی تایبەتیمانێ بۆ جەنابەت خوازیەوەی بن ئینشاءڵڵا هەر سەحێ و قسەی خۆش بن ئینشاءڵڵا بە قوربانی دڵت بم کاکە گیان لە ماڵی وەڵاهی لە دەرەوە ماتمە دەرەوە داخلی بکەم دەخوا بەزیا ئەویش نەماوە لەکوێی داخلی بە تەکسی بەڵێ داخلی نەماوە
ناوەڵان نەماوە لەبەرەوە موچەکەم هەمانانە ئەدرێ لەبەرەوە نییە بەڵێ ئەی لە ناوشار چییە گۆزەرێ وەسعی ناوشار چییە ئەڵایی لەخوا بەزێ وەزەی ئەمنی بەبێ مەعاشبڵاویان کردونەتەوە لە بازاڕە باڵیە ئەرەوەڵا لەخوا بەزێ کۆمەڵە خەڵک خۆیەداوە کوژ بوو ئەوان ئەوانیش میلی چەند لە خەڵکیێننەوە کاکە وەڵی زۆر بەداخەوە خۆ ئەو برایانی پۆلیس و ئاسایش و هێزەکان هەر هەمویان ئەوانیش بێموچەن بەڵام هیچ نەبێت تۆزێ مراعاتی ئەو خەڵکیکەن خەڵک بەڕاستی زۆر بێزارا بێ چاوێکیان لەو خەڵکە بێت چونکەم هەمووی براو کەسی یەکترین نابێتم گوتیژی بکرێ کاک ساماگیان خوان خەڵکیان بۆ تاقی بۆتەوە زانشانی هەڵیەگرێ بە قورعان کاک محەممەدیان دڵم چی بە قوربانت بم بەخوا من هەرەوەندەی دەڵێم ئەبێ و هێزانە تۆ زەمراعاتی ئەو خەڵکیکە خەڵک وەر بێزارە خەڵک کاکە کرێخان و قەرزارە خەڵک بژێوی ژیانی نییە خەڵک منداڵی بەسەرا کەوتووە وەڵی لە وەسعێکی زۆر خراپایە دەبێ ئاگیان لەو خەڵکەی بێ نابێ لولەی تفەنگەکانیان ڕوتیەکەن ها ئەبێ بە قسەی جوان جوابیان بنەوە بە ڕووخۆشی دوای ئەوە بە قوربانت بم ئەوانەش هەمووی کەسی ئێمەن هەمووی برای ئێمەن عەزیزی ئێمەن بەڵام نابێت و گوتیشی بەرامبەر بە خەڵکی بکەم بۆ یاڵێم الله کاک ساماگیان ئینشاءڵڵا خوای گەورە هەر محاسەبەیانەکا مەسەلاوە نییە بڵێ ئەمانە بەسەریان ناچێ خوای گەورە لەو دنیاتوێ محاسەبەیان بکە ئەو دنیا بۆ کوژمە لەو دنیا واسیتە نییە وای نەوەڵڵا واسیتەیەتی تێگەی ئەوانە بەڕاستی زڵمە لەو خەڵکەیەکەن بەس خوای گەورە خوا تووشی دەردێکیان کات دەرمانی نەبێ ئینشاءڵڵا والله ما هەروەنە دوعای بەخێرەکە ئەڵێی خوایە ئەو مۆسعی چارەسەرکەیت و چاکیکەی ئاوێ بکەی بەم ئاگریا و ئەو پارەی بێت و بیدەن بۆ خەڵکەی و خەڵکەی ببژێتەوە شوێنە کاک سامانگیان ئێمە وەک مسلمانێ داواکەین ئەوەی چاکە خوا چاکیکە ئەوەی جی چاک نابێ خوای گەورە لە کۆڵمانی کاتۆ نەجاتمان بێ بە زەلالەتێ بیکوژێ چارەسەری لە هیچ وڵاتێ نەبێ ئینشەڵڵا ئامین ئەجمەعین ئامین قوربانم دەست خۆش بێ بۆ بەرنامەکە و سڵاو ڕێزم هەیە بۆ کاک ئەحمە و خۆشکە بە ڕێزەیش پەیوەندیەکەی بۆ وەرگرتم قوربانم بە ناوی ئەوانی شەو ڕێزی تایبەتیمانێ بۆت چاوی ئێمەی هەر لە قوربانم خۆشحاڵ بین عەزیزەکەم یاخوا ئێوەی بن قوربانە بەوە پارچە شعرەش پێشکەشە بە تۆی بەڕێز میێوانێکمانە زۆر باسی خۆی کرد پارە و کوڕی زۆرە لە تام دەری کرد منیش ئەم شعرم بۆ هاونووسا مەنازە بەوەی بازارت گەرمە ئاسن لە دەستا ماوەیەک نەرمە کاتێ دڵنیای ئەخرێتە تابوت مەبەستت چییە خۆت ئەەکەی نابوود مردی کێوە لە دڵ و هەناوتە وە بێڵ خۆڵکاوە سەر و چاوتە باشە یاخوا بەخێر قوربانت جا کاکە ئەحمەدیان خۆ دایرەکانیش دەڵێن مانیان گرتوون ئیتر خوای گەورە ڕەحمکایە ژێ پیاە چووە لای مامۆساوتی و ژنەکەم تەڵاقەدەم ئەوشتی و بۆ سەیری کرد و ژنێکی زۆر جوانی ها پێجە تەڵاقەدەم کۆراوتی و بابە تەڵاقی مەدە سەیری مامۆسا پێی ناخۆش و شیرازەی ئەم ئایلە جوانە تێکدەوتی و مامۆسا دنیا قسە بگات تەڵاقەدەمتی و آخر بۆ تی و مامۆسا گیان ڕۆژوی ڕەمەزان ناگرێ بەرەوتی کەرامە بڕواناوتە بەس ڕەمەزان تێدە دانیشە بۆ خۆت کاکە ئێمەش ئەم وەزا بڕوان نایەتەوە هەردوو لاوە لە ڕێی خوا با لە ڕۆت کاکە بەشی خۆتانی لێ بخۆن گردنتان ئازای بۆ شیری بەری دایک کاکە پاشماوەکەتان بدەن ئێمە بەخوا برسی بەرە جا بۆ ئێستا تێر نەبوون نەیان خواردووە کورە قەینا کاکە لە مەولا بدەن ئەلحوکم لا چی خوا چاکی کات کاگارام گەرمیانیمان لەگەڵایە کاگارام گیانم کاتت بە قوربانت بم باشی عەلەیکوم لا سامان باشی بە قوربانت بم بوومە قوربانەکەی تۆ دەنگ و باس ئەحماڵت یەک تۆ دەنگت بەرزکەیەوە مەمنون وەبان ئیسە بەڵێ قوربان کاک سامان گیان باشی قوربان باشی ئەحواڵت باشە بە قوربانی تۆ بم دەنگ و باسە وەڵا باشین بە قوربانت بم چاوت ماش دەکەم برای بە ڕێزی منی بە خێراتنی کاکە ئەحمەوەکەین کۆراومە قوربان و دەستی ماچەکە منیش خوا نەکە لالا چاوی منی بە قوربانی تۆ بم کا لە گەرمیانە تۆ بەزمە زۆرە شعر و نوکتە و ناوچە گەرایەتیش ناکەی نە ئیشەڵە دەی لەشە ساغ یا ڕەبی ئەی لەسەر ئەو منتیقەی سەنگا و گوندی مەسۆی بەرگەج بە تایبەتی چی و هەیە بەو قورئانە من ئەمەنە نانی منتیقەی سەنگا و چەمچەماڵم خواردێ خوا ئەم گرێوە نەزەمیان بکەم بەڵام بەڕاستی زۆر پیاویشن من بەڵێ ئەو منتیقە هەم چۆن پیاون لە ڕووی میوانداری و لە ڕووی برایەتی و لە ڕووی پیاوەتی و وەڵایی نمونەیان زۆر کەمە
بە قوربانی تۆ بمەوە چاکی خۆتە نوکتەیە خۆشمان بۆ بگێڕۆ لەسەر ئەو منتیقە تایبەت بەو منتیقە نیمە چونکە نوکتەغاری من زۆربیان هی ئاوانی نییە سرودێکی با پێوە ناشری نەکەم بەڵێ ئەم شەکە لە بە قوربانە بم تایبەت بە یەک شوێن نییە هەموو یەکرێت مەقسەم لەوە نییە مڵکی ئەموانە کاگەحمە لا لەسام من لە خزمەتان بەس کابرایەک زۆر باسی خۆی کردو کە پیاوی خوایە و ئەولیایە و نوێژ و ڕۆژی دروسە و دیارە لە ئاوایەکە بێتامی کردو وڵاتە خەڵکی ئاوایەکە وتیان و فڵان کەس و ئەوەنە باسی خۆتەکەی لە خواوە نزیکی ئابرا مەعجزەیە بنوێنە شتێکمان بۆ بکە لای خوایوتی و باشە ێجێک گابەردێ بووە لای ئاوایەکە خەڵکە گشتی گلێر بووە لێ سێ کەڕەوتی و ئەی بەرد بێ تەبعەن بەرد نایە دوایی وتی پیاوی خوا ناوێت کیبری بێ منە چم بۆ لای ئەو بە قوربانی دەست و چاو بووم دەست و چاوتان خۆش بێ بەڕێزن لەشتان ساغ بە یا ڕەبی چاوی منی چاوی کاگارامگیان با قوربانتان باز بۆ پەیوەندیەکە و چای لە خزمەتای عزیزم با قوربان وەڵی کاک ئەحمەدیان لە کۆمنتەکانە زۆر هەر داویشتمان لێ دەکەن ئەڵە کاک ئەحمەد چی پێیە بەڵێ ئەڵە برادەرێک دەڵێت بەرنامەکە بنکەن بە سیاسی کاک ئەحمەد لەتیف وەڵی کاکە ئێمە بەرنامەکەمان سیاسی نییە بە قوربانت بم وتیە ئێمە پێمان وتن سەر بە هیچ لایەن و هیچ حیزبێکێکی نین رادیۆکەمان سەر بەخۆی ئازادین تعلیق و توانج لە هەمووی دەدەین بووە جەماعەتێ سەریانە یا سەری پیاوەکە تۆزێ فەقیر و لە عەقڵۆ خاڵۆیەکم سەری نەوەنیا سەروتی من سەر نانێمە سەری ئەویش وتی بە شەرەفم بەس ئەحمەد شەریفەنە ناوتانە وەڵا ئەمەنە جوڵان ناوتر ڕووی بابی شەریفەکە تا ڕەژوێ دەڵێم کاک ئەحمەدیان تۆ دەڵێ چی بەم سەڵتەکەوایەوە منیش وەکو وەفدی هەرێمی بچم بۆ بەقابدانم تەکلیفێ لە کازمی ناکەمە موچەی بنێریان وەڵی خۆی ساوای پێێ ئاسانە بڕۆ هیچ مێژە و بێرە و تاوە دەستکەوتمانە خۆچی وەڵا دڵنیان بچم لی دەسێنم بەخوا من ئەو کاتە یەک ئیدارە بوو نووسام هەردوو ئیدارەکەمان یەک ئیدارە بوو بێ ئیدارەوین ئەوە بوو بە دووش هەر بێ چارەوین ئەمڕۆ ئەدەینە چۆکا بۆ دوێکە ماڵ و مناڵ و بۆ شەت وەڕێکە بیخە بەحرەکەی دەروەنی خانۆ لە داخی هەردوو ئیدارە گیانۆ حەیای میلەتیان وەک ناوکە تووکان خۆزگا خزنە بەحرەکەی دووکات بەخوا کاک ئەحمەدیان دوو ئیدارەی یاخوا نەبێ بەخوا ببێ وەزعی خەڵک ئەوەندەی کە خراپ دەبێ ئەلێ بەخوای تر خوا ڕەحم کە کاک ئەحمەدیان من لە خزمەتە تۆزێکی کە لەبارەی موچەوە خەڵکە زۆر دڵی تەنگە بەخدا دەڵێ ئەڵێ نازانم دێنۆپێرێ وەزارەتی تەندروستی وەریان کرد ئیتر وازام دەڵێن ڕاگیراوە دوای ئەوەشتی وایە من دڵم خۆشە هەشتی مان وەریگرت وەڵام من ئێستا لە بازاری هاتم برادەرێک گوتی دەڵێن موچە وەستا نازانم سەبەبە بێت چی بێت بەخوا ێجێ شێرێتر هاتە بەردەستم و ێجێ بیکە لە ڕێی خوا حکومەتی کوردی هەتاکەی ساوای هاوە کامردی بیکە ئەمە باسی 18 ساڵی حکومڕانی نووساو بیکە لە ڕێی خوا حکومەتی کوردی هەتاکەی ساوای هاوە کامردی بیکە لە ڕێی خوا وا 18 ساڵە لادیەکانی تۆ وەکو زووخاڵە بزن بۆ شەوێ وەسمە کڕا ئێمە 18 ساڵ نەوینە و کوڕا بۆچی ساوانین کاتێ ئەی دزن بوونە قوربانی غیرەتی بزن بۆ یەک شەو سمەکڕەگا شوێنی خۆی خۆشەکە یا زۆر جارژن حکومەت ساوایە کاگە ساوا جا فایقەشێتی کەلاروتی و ساوا نەوتەخوا ئەی کوژێت ئەم حکومەت دەمێژن ساوای و نەوتەخوای چی پێ ناگەڵا زۆر سەیرەوە لەموت وەرە ساوایم هەموو پارەی دەخوا منیش نووسامە حکومەت زۆر وتی ساوای نەمانزانی بۆ پێ ناگا ساوا نەبوو کەڕوولاڵ بوو ئیستا ئەزانم تێناگا حکومەت زۆر وتی ساواین دڵمان تەقی پێ نەگەی ساوا نەبوو زۆر گەورە بوو میلەت ساوا و تێنەگەی یاخوا سڵامەت قوربانت بم کاک ئەحمەدیان گەورە و کردین وەڵی کاک ئەحمەدیان خەڵک بەڕاستی ئەمڕۆ زۆر بێزارە بەڕاستی خەڵک گەشتۆتەتینی خەڵک لە وەسعێکی زۆر خراپە هەیە بەڵا وایە بلا بەڕاستی ئەم حکومەتەش و پەرلەمانیش نازانم هیچ ئاگایەکیان لەم کورە ڕۆژە چوون برنجی بایعی وەرگرم برنجی بایعی چیە زانم وەڵی کیلۆی 250 پیاوێ بۆ بزن ئەیسەند بۆ بزن سیرم کرد بۆ بزن ئەیسێن و پیاوێکی لەو لایە چیە زانی وەزعی عێراقی و لایی بووە وتم بۆ 4 ساڵی تر عێراق دامەزرا هەر لە زاخۆوە تاوەکو بەسرا و دەنگدان دەرچوون وە بێ مشکیلە تا 4 ساڵی تر حکومەت تەشکیلە تا برنجی بایعی بدەینە بزن خەڵکی ڕازیە 4 بیدزن بەتەشید وایە
جاوە کە سەرۆعەی هەڵبژاردننی دێتەوە کاک ئەحمەدیان ماڵ بە ماڵ و دوکان بە دوکان و گوند بە گوند و شار بە شار دەگەڕێن بۆ سوالی دەنگی ئەمەش بەرووبوومەکەیان و ئەمەش نەتیجەکەیانە باشە بەخوا ئاخری خێروێ بەڵامی دەڵێم ئاخری خێر بێ چیکەت پێ کاک من شتم زۆر پێ تا بەیانی قسە بکە دەمەتەقەکەم و لە خزمەت یاڵا دەی لە خزمەتدا منیش قوربان ئەمە کەوتە بەردەستم بزان چیە نووسام نووسامە 4 ساڵ جارێک کۆمەڵێتر ئەەکەینە ئەندام پەرلەمان چاپڵە و فیکەی بۆ لێ ئەدەین متمانەمان ئەدەین بەمان ئەمانی سوێنمان بۆ ئەخۆن تەلاقی شەخۆن سێوەسێ یێژن محەممەدی مەهدین بەس میلەت لێمان ناوێسێ یێژن میلەت ئارام بگرێ کوردستان سەوز و شینەکەین ئەگەر وا نەبوو وعد خۆمان خانشینەکەین باش دەست و چاو موچەکەمان وەک ژنی تۆراوی لێ هاتۆ کاک ئەحمەدیان دەبێت زوو بچن بە دوایە ئەیێنن دوای نایێت فترەی کاتۆرێتەوە دەڕاتەوە ئەنجابێت 4-5 بنێرم بۆ دەستماچکردنی ئاخرە مە ڕاستت خوا ئەماکرێ هەموو مانگی و خەڵکی چاوەڕێەوە وەڵا ئیسا وای پێات هەیە هەموو مانگە چاوەڕێوی کاگە زروفەکان ئێستا ئەجا ساڵێک کابرایە چوو بۆ ئێران لەو سەرۆهاتووە کەروجاشێکی پێ و هەستمان لە گۆڕانکاری زروف کەروجاشێکی پێ و ئیتر لەو حدودە نازانم پۆلیسی حدود یا لەو دێ و لەم دێوتیان و خاڵە و کەلە چێکا پێ و تی وەڵاوە هەر لێران پێم و بردم بۆ ئەو دێ و ئەوتیان ئەو جاشە چیەکاتەکیاوتی وەڵا ئەوەی خۆێتی وتیان کا حاجیگیان ئەمە نێرەکەرە نێرەکەر چۆن جاشارە تەگیاوتی کوڕم تۆ زۆر فەقیری کەم پیاوژنی تەلاقدا منە لای باوکی ئەس ئەمیش لای باوکی مە شتەکانی بەستەری لەبەر دەرناکەین بەگووە بەخوا کاک ئەحمەدیان وابزانم شتە زۆر پێم چیکە پێ هەڵی ڕژە بە ئەو خەڵکەی بێدڵی ناکەین وەڵی ئیتر با بڕێ زەمین میلەتیش بکەین خۆ میلەت جارجار ئەوەش خەتهینیان ناتیا وەڵامی مێ دڵیان لەیرا بەخوا کردێسی ئەیرای زەلامان لەسەر دەنگدان بۆم حیزبانە و دەستی ئەو کوژم حیاتەوەم دەنگی بۆ نەدەی جایجێ پیاوە 3 مانگ سجن و کاتێ بەر بوو ئەو لەسەر چی گیرایەت خواوە کیلۆ لەسەر 3 متر حەپل کوڕەوتیان کاگە هەرکی ئەچوو بەلایت بە وەڵی لەسەر 3 متر حەپل گیرام وڵاتر پیاوێکی ئاقل زۆر جوڵانی وتی چۆن لەسەر 3 متر حەپل گیراوتی 3 متر حەپل و بەخوا بەس من سەرێکیم ڕاکێشا سوتفە ئەو سەرەکەی مانگایکی پێ و تۆ مانگای دزیە یاخوا دەنگێ یاخوا هەر تەمە درێژ و سەرکەوتوبی کاک ئەحمەدیان بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین چیت هەیە چیت ماوە بۆ بەرنامە وەڵا ئەخیر یەکشتیکە یەکتایی بە بەرنامەکە بێنی من سڵاو ڕێز و حرمەتمەیە بۆ هەموو لایەک زۆر داوای لێبردننی شەکەم ئەگەر کەم و کوڕێ لە قسە و بەرنامەکان ما بوێ کۆڕێک بوو لە کەلار 2008 مدیری مرور هەڵسیاوتی حەزەکەم بزانم ئەحەنوەکە لەسەر مرور چی هەیە مرور لای ئەحەنوەکە یعنی چوتم مرور لای من ئەوەنە بەڕێزە ئەگەر من ئیمام و خەتیبی مزگەوت بوومایە ڕێنمایەکانی مرورم لە وتاری جمعا باسە کرد ئەوەنە چونکە مرور شەو ڕۆژاوە سەر جادەوە گەرما و سەرما بەڕاستیە بێ ڕێزی لێ بگیرێت ئەگەر مرورێکی لاریشتان بینا خۆی لارەوتی وەکو تومەڵام بینە مرورێک پێچایە سایق ماتۆرتی ئیجازەکە فەرمو سەنەوەکە فەرمو هەرچی کرد ئەم ماتۆرە مخالفەین و لە ئەخیراوتی کوڕی باش بۆ تەنیایی وتی تەنیانیم خوا و پێغەمبەرم لە پشتەوتی 3 نەفەر لە ماتۆرە مەمنوعە وەسڵێکی بۆ بکە حەوەسی بیانەکەتان لێت ئاوێتن من سپاسانەکەم چاوتان ماچەکەم هیوادارم حکومەتیش وەکوتم کوڕ و باوکی بیر بکاتەوە وریای ئەو خەڵکە فەقیرەوێت لە دامایە خەڵک تێتە سەری جادە بیللا ئێمە های ناو خەڵکی فەقیرە ئازاین خەڵک حاڵی چۆن خەڵک حاڵی زۆر خراپە کاک ئەحمەدیان یاخوا خوا چاکی کات ئێمەش بەس ئەوەیە ئازیزان خۆشەویستان لێرە یەنە کۆتایی بەرنامەی وتی ئەمڕۆمان بە خێراتنی کاک ئەحمەد دەکەین گەورەی کردین ئەمڕۆ بۆ ڕادیۆی میلی گەڕیان یاخوا بەخێبی سەر و سەرچاومان لێرایەنە کۆتایی ئەڵلقەی ئەم ڕۆژمان هیوادارین توانی بێتمان بزەیەک و خۆشی بخەینە سەر لێوی ئێوە و کەمێک لە مەعانات و ناخۆشیەکانتان کەمکەینەوە بۆ ئەڵلقەکانی داهاتوشمان هەر بە ڕێزێک ویسی پەیوەندیمان پێ بکات یا بۆ بەرنامەکانی ڕادیۆ میلی گەڕیان ئەتوانم پەیوەندی بە ژمارە تەلەفۆنی 1970 470 5264 کۆڕک بە ڤایبەریش ئەتوانم پەیوەندیمان پێ بکەن 1950 1920 85 لە خزمەتان نابین تا ئەڵلقەیەکی تری بەرنامەکەی وتی دێنەوە خزمەتان هەر تەندروست باش و هەر لە خۆشییا بن ئیشەڵڵا موچەکە ژوەرەگرن پشت بەخوای گەورە ئەم شەو تابانیش نەتیجەی باشیەوەی بەغدای وەرەگرین و ئیشەڵڵا ئەم ڕێکەوتنەی دەکرێت و اینجا بودجەکەی دێت و کۆتایی بە هەموو ناخۆشیەک دێ و هەر لە خۆشییا بن پەنا بەخوای گەورە لە ڕادیۆی میلی گەڕیانەوە گوێبیسی